الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على المبعوث رحمة للعالمين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، مامۆستایانی سەنگین و گرانقەدر هەموو لایەک بەخێر بێن. سەرچاومان من زۆر خۆشحاڵم کە ئەم شەو بە دیدارتان شاد بووم. خوا بە لوتف و کەڕەمی خۆی بە باشترین شێوە پاداشتان داتەوە و هاتنتان مای ئەجر و پاداش بێت، مای زیاتر لە خوا نزیک بوونەوەمان بێت هەموو لایەک. من ئەم شەو مامۆستایانی بەڕێز لە ڕاستیدا وەکو یەکێک لە خۆتان لە خزمەتتاندا هەندێک قسە دەکەم. ڕەنگە هەندێکتان نەزانم، من ساڵی 83 واتە لە سەدەی پێشوو لەم هەولێرە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئەوقافەوە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و لە مزگەوتی نەوڕسیش لە ڕانیە تەعین بوو. واتە میش مەلایەکم وەکو ئێوە لە خۆتان. ئەو بابەتەی کە عەرزی ئێوەی بەڕێزی دەکەم مامۆستایان، چۆن شایستەی منبەر و میحراب دەبین. ئەو بابەتە پێشەکیەکی هەیە و پاشان دوو تەوەر. لە تەوەری یەکەمدا باسی ئەوە دەکەین کە بە ئەندازەی ئەوە کە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەچین، شایستەی منبەر و میحرابەکەشی دەبین. تەوەری دووەمیش بریتێ لەوە کە چی بکەین تاکو وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بچین. با بێمە سەر پێشەکی بابەتەکە مامۆستایانی بەڕێز. جارێ ئەم بابەتە دەمێت تۆزی پێناسەی بکەین. مەبەستمان لەوەس چییە کە چۆن شایستەی منبەر و میحرابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبین. مامۆستایان خۆتان دەزانن کە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم شتێک کە بۆ ئێمەی بە میرات بەجێهێشتووە بریتێ لەو وەحیەی کە خوا سوبحانەوە تەعالا وەکو پەیامێک پێیدا ناردووە کە بەو وەحیە محەممەدی کوڕی عەبدوڵای کوڕی عەبدولموتەلیب سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە خەڵکی دیکە جابەوە و بوو بە پێغەمبەر. قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي. بەڵێ منیش هەر مرۆڤێکم وەک خۆتان، جیاوازیەکەم ئەوەی وەحیم بۆ دێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی بۆ ئێمەی بە میرات بەجێهێشتووە بریتێ لەو وەحیە کە خوا بۆی ناردووە، ئەو پەیامە کە خوا بۆی ناردووە کە لە دووتوێی قورئاندایە بە پلەی یەکەم و پاشان لە دووتوێی ڕێباز و ڕێوشوێنی پێغەمبەری خاتەمدا عەلەیهی سەڵات وەسەلام. کوێ لە نێو کۆمەڵگادا ڕەمز و هێمای ئەو وەحی و پەیامەیە منبەر و میحراب. لەسەر منبەر ئەو پەیام و وەحیەی خوا دەبێ بخوێندرێتەوە بەگوێی خەڵکدا بدرێت و لە میحرابیشدا دەبێ پێشەوایەتی خەڵک بکرێ، ئیمامەتی بۆ خەڵک بکرێ کە ئەوە هەردووکیان بریتین لە جێنشیناتی و جێگرایەتی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم. کەواتە لە ڕاستیدا ئەهلی منبەر و میحراب هەموو ئەوانن کە بە شێوەیەک لە شێوەکان دەیانەوێ لەسەر منبەری پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام و لە نێو میحرابەکەیەوە حەق بڵێن و پێشەوایەتی خەڵک بکەن، بەڵام بەڕێی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام. هەموو ئەوانەی بە شێوەیەک لە شێوەکان دەیانەوێ خەڵک لەو دوو شوێنەوە کە وەکو گوتم هێما و ڕەمزی مسڵمانەتی وەحی خوان، هێما و ڕەمزی دیندارین منبەر و میحراب، لەو دوو شوێنەوە بە شێوەیەک لە شێوەکان دەیانەوێ خەڵک بجێڕنەوە بۆ وەحی، بۆ باوەشی گەرمی وەحی. ئەوە دیارە هەموو ئەوانە بە منبەر و میحراب ئەهلی منبەر و میحرابدا دەندرێن و منیش ڕووم لەوانە لە هەموویانە بە جیاوازی ڕەنگ و
بە جیاوازی بەرگ و پۆشاک و بە جیاوازی ئینتیما و هەرچی هەن هەموو ئەوانەی کە بە شێوەیەک لە شێوەکان خۆیان بەجێگر و میراتگری پێغەمبەر دەزانن عەلەیهی سەڵات وەسەلام من ئەو شەو ڕووم لە هەموو ئەو بەڕێزانەیە. ئامانجم چیە لەوە؟ ئامانجم ئەوەیە کە یەکەم دڵسۆزی نواندن بۆ مامۆستایانی بەڕێز و پاشان بەرچاو ڕوونکردنەوەیان و بەرگری لێکردنیان. هەم دڵسۆزی بۆ نواندن، هەم بەرچاو ڕوونکردنەوە و هەم بەرگری لێکردن. لەبەرچی؟ جارێ یەکەم لەبەرەوە کە مامۆستایانیش ئەهلی مینبەر و میحرابیش بەشەرن وەکو هەموو بەشەرانە، بەڵام بەداخەوە لە وەهمی زۆر خەڵکدا وایە کە مامۆستایان دەبێ بەشەر نەبن، مامۆستایان دەبێ جیا لە سەروی ئاسی بەشەرەوە بن. بۆی هەر کاتێ شتێک لە مامۆستایەک دەبینن کە وەکوی خەڵکی ئاسایی بێ، وەکو بڵێ بە شێوەیەکی بە شتێکی نامۆ دێتە بەرچاویان کە ئەوە زوڵمێکە لە مامۆستایان دەکرێت. مامۆستایانیش ئەهلی مینبەر و میحرابیش مرۆڤن، بەشەرن، سەرمایان دەبێ، گەرمایان دەبێ، ترس و تەماع کاریگەریت یان تێدەکا، ئەویش ئەوانی شاکەیان دەبێ، خراپەشیان دەبێ، خو مەلایکەت نین. هەر ئەو ئاەتە مبارەکەی کە دکتۆر سەدرەدین خوێندنیەوە ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير. کتێبی خۆماندا بەوانەی بەو بەندانەمان کە هەڵمان بشاردوون، هەر کەسێک لە کتێبی خوادا شارەزا بێ لای خواوە هەڵبژێردراوە، کەم و زۆر هەڵبژێردراوە، بەڵام دوای پۆلێنیان دەکات خوا سوبحانە وتەعالە. خوا حەکیمە، کاربەجێیە، دەزانێت چ دەفەرمێ. فمنهم ظالم لنفسه، هەیانە ستەمی لە خۆی کردووە، ستەم لە خۆی دەکات. علەمای تەفسیر دەڵێن بۆیە خوای پەروەردگار ئەوانی پێش خستوچکە ئەوانە ئەغڵب و ئەوانە زیاترن، ژمارەیان زیاترە، ڕێژەیان زیاترە. ومنهم مقتصد، هەیانە میانجیە، زۆڵمی لە خۆی نەکردووە و دوا نەکەوتووە بەڵام زۆریش پێش نەکەوتووە. ومنهم سابق بالخيرات، هەشە لە چاکەکاندا پێش کەوتوێتەوە، لە پێشبڕکەدا پێش کەوتوێتەوە، کە ئەوە گرنگە، کە بۆی زانایان دەڵێن ذلك هو الفضل الكبير، لە ڕاستیدا ئەوە بۆ هی سێهەمیان دەچێتەوە، ئەوە بەخششی گەورەیە. جا وەکو گوتم مامۆستایانیش بەشەرن. یەک دوو کەسانێک هەن کە بەگشتی ستەم دەکەن، زوڵم دەکەن لە ئەهلی مینبەر و میحراب. جا ئەو ستەم و زوڵمە جۆرا و جۆرە. جارێک لەبەرەوە ستەمیان لێ دەکەن کە حەق دەڵێن لەسەر ئەو مینبەرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، کە ئەو مینبەرە بۆ خۆی شوێنی حەق لەسەر گوتنیەیە. وەلەو میحرابەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام دانێ ئیمامەتێکی بە حەق بکەن، کە ئەو میحرابە شوێنی ئیمامەتی و پێشەوایەتی موسڵمانانە بە حەق. جاری وەشێ زوڵمەکەیان بۆیە لێ دەکەن بە هەوای ئەوان ناژۆڵێنەوە کە لە ڕاستیدا هەر کەسێک بە هەوای حکمڕانی ستەمکار بجوڵێتەوە، معناوە لە هودای خوا و پێغەمبەری خوا لای داوە. ئەتۆ یان دەبی ئەهلی هەوابی یان دەبی ئەهلی هودابی. ئەگەر بەدوای هەوای خۆت یا هی خەڵک بکەوی دیارە لە هیدایەت و هودای خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لای داوە. سێهەم کەسانێکی ناشایستەش هەن خزێنراونە سەر مینبەرەکان و نێو میحرابەکانەوە بۆ مەبەستی سیاسی، شایستەیان نییە، کەفاءەتیان نییە، بەڵام خزێنراونە سەر مینبەرەکان و نێو میحرابەکان. بۆ خۆشتان مامۆستایانی بەڕێژی دەزانن بۆچی؟ بۆی لە ئیعتیباری مامۆستایانی ڕاستەقینەکەم بکەنەوە. و پاشان کەسانێکیشن کە وەکو پێشتریش ئاماژەمان پێدا کە ئەویش وەکو چۆن خەڵک گوناح دەکا و هەڵە دەکا و لادانی دەبێ و خلیسکانی دەبێ، ئەوانیش کەم و کوڕیان دەبێت، کەەوە شتێکی عەجایب نیە، شتێکی چاوەڕوان کراوە. بۆیە من بە ئەو بابەتە ئەوە ئامانجەکەمە، ئەوەش پێناسەی بابەتەکە بێمە سەر تەوەریەکەم. دیارە ئەم ناو نیشانە کە دەڵێن بە ئەندازەی ئەوە کە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچین شایستەی مینبەر و میحرابەکەی دەبین. ئەمە مامۆستایانی بەڕێز هەر کەسێک لە شوێنی کەسێک دابنیشێ و بێوەکە ئەو کارە بکا کە ئەو کردوێت یا ئەو دەیکا، دیارە بە ئەندازەی ئەوە کە وەکو ئەو دەچێت لە سیفاتەکانی لە بیرکردنەوەی لە هەڵسو کەوتەکانیدا دەتوانێت کار و ئەرکی ویش ڕاپەڕێنێ.
بۆیە منبەر و میحرابەکە هی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە کاتێک شایستەی ئەو منبەر و میحرابە دەبین کە هەوڵ دێن وەکو پێغەمبەری خوا بچین عەلەیهی سەڵات وەسەلام. لە چیدا؟ من 4 خاڵم خستۆتە ڕوو. یەکەم، محەممەد صلى الله عليه وآله وسلم پێش ئەوەی خوا وەحی بۆ بنێرێ مرۆڤێک وەکو خەڵکە گومانی تێدا نییە، دوای ئەوەی کە خوا سبحانه وتعالى مشەڕەفی کرد بە وەحی، محەممەدی کوڕی عەبدوڵڵاه بوو بە ڕەسوول الله صلى الله عليه وسلم. لە خەڵکی دیکە جیا بوو، هەموو پێغەمبەرانیش هەروە بوون، هەر مرۆڤی ئاسایی بوون، بەڵام کە خوای پەروەردگار وەحی بۆ ناردوون بوونە مرۆڤێکی دیکە. جا کەواتە ئێمە چۆن شایستەی منبەر و میحرابی پێغەمبەر دەبین عەلەیهی سەڵات وەسەلام؟ ئەوەی کە محەممەدی پێ بۆتە ڕەسوول الله، وەحی خوایە. ئێمەش هەر بەدەستگرتن بەو وەحیە دەبینە شایستەی منبەر و میحراب و دەبینە میراتگر و جێگری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. بەدەستگرتن بەو وەحیە، بە تێگەیشتن لەو وەحیە و بە پابەندی بەو وەحیەوە، نەک بە عاتیفە و خۆزگە خواستن و ناو و نیشان و نا. محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بە وەحی خوا بۆتە ڕەسوول الله. ئێمەش بەدەستگرتن بەو وەحیە دەبینە شوێن کەوتوی ڕەسوول الله و دەبینە میراتگر و جێگری و دەبینە شایستەی منبەر و میحرابەکەشی. خوا سبحانه وتعالى ئەم ڕاستیەی لە 2 ئاەتان لە قورئاندا هێناوە، لە ئاەتی ژمارە 110 لە سوورەتی کەهف و لە ئاەتی ژمارە 6 لە سوورەتی فوسیلەت. یەک تعبیر: قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد. خوا بە پێغەمبەری خاتەم دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە 2 شوێن، هەر ڕاستیەک مامۆستا بەڕێزەکان لە 1 شوێن لە قورئاندا هات بێت تەواوە، بەڵام لە 2 شوێندا دووبارە ببێتەوە، یا لە 3 شوێن یا لە 6 شوێنێک، دیارە بای ئەوەندە گرنگ و بایەخی هەیە. دەفەرمێ بڵێ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، تۆ بڵێ من تەنیا مرۆڤێکم وەک ئێوە، بەڵام وەحیم بۆ دێت. وەحیەکە چیە؟ نێوەڕۆکەکەی، بناغەکەی و هەنا و هەوێنەکەی چییە؟ ئەنەما ئیلاهوکم ئیلاهٌ واحد. پەرستراوی ئێوە کە شایستەی پەرستران بێ یەکێکە کە خوایە سبحانه وتعالى. بۆ چونکە هەمیشە لادان و ئینحرافی بەشەر لەوەدا بۆ کە هاوبەشیان بۆ خوا داناوە، یا لە زیاتی خواشتی دیکەیان پەرستووە. ئێستاش وایە و لە ڕابردووشدا هەروە بووە. ئەمە یەک. خاڵی دووەم، وەحی خوا سبحانه وتعالى، ئەو وەحیە کە محەممەدی کوڕی عەبدوڵڵای سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و ڕوحمان فیدای بێ، پێی بۆتە پێغەمبەری خوا و ڕەسوول الله کە فەرمانبەری بۆکرانی واجبە لەسەر هەر مرۆڤێک. چییە؟ لە چیدا بەرجەستێ ئەو وەحیە؟ لە قورئاندا بەرجەستەیە بە پلەی یەکەم، و پاشان لە ڕێبازی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. لە سونەتەکەیدا خوا چی دەفەرمێ؟ لە سوورەتی شوڕا لە ئاەتی 52 دەفەرمێ: وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم. خوا سبحانه وتعالى پێشێ باسی ناردنی وحی دەکات. وما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا تا کۆتای ئاەتەکە دوایی دەفەرمێ: وكذلك أوحينا إليك روحا من أمرنا. وەکو چۆن وحیمان ناردووە بۆ پێغەمبەرانی پێشتو ئەی محەممەد صلی الله عليه وسلم، هەر بەو شێوەیەش ڕوحێکمان لەلایەن خۆمانەوە بۆ تۆ ناردووە. خوا وحی خۆی بە ڕوح ناو دەبا. ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان. پێشەوەی ئەو ڕوحەت بۆ بێت ئەی محەممەد صلی الله عليه وسلم، نەدەزانی نە بەرنامە چییە و نە ئیمانیش چییە. کتێب یعنی بەرنامە. نەدەزانی نە بەرنامە چییە و نە ئیمانیش چییە. ولكن جعلناه نورا، بەڵام ئێمە ئەم قورئان و ئەو ڕوحەمان کردە ڕۆشناییەک نهدی به من نشاء من عبادنا، ئەوەی کە بمانێ لە بەندەکانمان پێی دەخەینە سەر ڕێڕاست. کەواتە مامۆستایان وحی خوا لە فەرمایشتی خوا دەبەرجەستەیە. ئەدی ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شوێی وحی خوادایە. لە سوورەتی حەشر ئاەتی
ژمارە 7 خوا دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. ئەوەی خوا ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێتان دەدا لێی وەربگرن، ئەوەی لێتان قەدەغە دەکا خۆی لێ دوور بگرن و پارێز لە خوا بکەن، خوا سزا و تۆڵەی توندە، واتە نەچن سەرپێشی لە پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەی پێغەمبەریش پێمان دەدا هەر ئەوەی کە خوا پێداوین، چ پێغەمبەر پێشی قورئانی پێداوین و دواییش زۆرێک لە وەحی دیکەی پێداوین کە خوا سبحانه وتعالى جگە لە قورئان بۆی ناردووە. ئەوەی لە فەرمایشتەکەدا دەفەرمێ ئەلا ئینی ئوتیت القورئان وئوتیت مثله معه. قورئانیشم پێدراوە یا کتابم پێدراوە و وێنەی ئەویشم پێدراوە. هیچ گومانی تێدا نییە کە محەممەد صلى الله عليه وسلم جگە لە قورئان خوای پەروەردگار وەحی دیکەشی بۆ ناردووە. ئەوە زۆر لەو شتانەیە کە لە نێو ئەهلی ئیسلامدا و لە نێو عولەمای ئیسلامدا مشتومڕی لەسەر نییە. لە سوورەتی النساء لە ئاەتی 69 دا خوا دەفەرمێ ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. هر کەسێک فەرمانبەری خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، فەرمانبەری خوا بە شوێنکەوتنی قورئان، فەرمانبەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە گرتنی ڕێبازەکەی. ئەمجا لێرەدا دەچمە سەر خاڵی سێیەم. سنەت واتە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەک لە قورئان جیان نییە، بەڵکو کاکڵ و جەوهەری سنەت بریتە لە قورئان، هەنا و هەوێنی سنەت بریتە لە قورئان. بۆ سنەت یعنی ڕێباز، السنة يعني الطريقة، سنة النبي يعني طريقة النبي. دیارە زانایان بە سێ جۆر پێناسی سنەتیان کردووە. فەرمودەناسان گوتیانە سنەت بریتێ لە هەر شتێک لە فەرمایشت و لە کردەوە و لەدان پێداهێنان کە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە هاتووە. شەرع زانان فوقەها گوتویانە سنەت زاراوی سنەتیان بەکاری ناوە بە معنای نەدب لە بەرامبەری واجبدا. ئوسولیون زانانی ئوسولی فقه وشەی سنەتیان بەکارهێناوە بۆ حکمە شەرعانەی کە لە ڕێی غەیری قورئانەوە چەسپاون، واتە لە ڕێی ئەو وحیەی کە بەجیا بۆ پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وسەلام جگە لە قورئان. ئەمن بخۆم پێم وایە ئەگەر پێناسەی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوا بکەین ئەوانە هەر سێکیان دەگرێتە خۆی، ئەو پێناسەیە پێم وایە تەواوترە کە بڵێین سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەو ڕێبازەی کە پێغەمبەری خوا گرتوێتە بەر لە دینداریدا کە ڕێبازەکەی بناغەکەی بریتێ لە قورئان و چۆنێتی جێبەجێکردنی قورئان. لە ڕاستیدا ئەوەی کە خوا لە سوورەتی نەحلدا لە ئاەتی ژمارە 44دا کە دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. ئێمە ذیکرمان بۆ تۆ ناردووە تاکو ئەوەی بۆ خەڵکی دابەزێنراوە بۆیان ڕوونکەوە بۆ خۆشیان بیر بکەنەوە. هەرچەندە هەندێک لە توێژەرەوانی قورئان ڕوونکەرەوانی معناکانی قورئان گوتویانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەرکەکەی بریتیە بۆ لە ڕوونکردنەوەی قورئان، بەڵام لە ڕاستیدا ئەرکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بریتیە بۆ لە ڕوونکردنەوەی چۆنیەتی جێبەجێکردنی قورئان. ئەگەر نا قورئان بۆ خۆی مبینە، تلك آيات الكتاب وقرآن مبين، تلك آيات القرآن وكتاب مبين. ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر. قرآن مبين واضح روشنة مبين، شل أباني لازمة وهذه شل أباني متعدي. قرآن هم روشنة هم روشن كروية. أدي پیغمبر عليه الصلاة والسلام شوي قرآن روشن دكاته شو نتي كار بيكرنا كي يشيق لخوارج بيشيق لهاولاني قد إما قرآن ما لبردست هاي في اسمه بهيج شيء دكانيا إن الله يقول رولا أو أقصد لشوي هنا أي إما شو زانين نيجيني ورو شركاته وهروها نيجكاني كيشي شركاتن ونيجيني ورو عصر بسيري دخل عندنا واني تركاتي بيشوان بجهرية أو دركاتن هو بيغمبر بورن كردون عليه الصلاة والسلام هروها زكاته هروها حجو هروها الرجوع للراسيدة بيغمبري خاتم محمد صلى الله عليه وسلم رون كروي كار بيكردني قرآن بو أجرنا قرآن بو خوي روشنا بلان بو أهلي خوي قرآن روشنا بلان بو أهلي خوي
ئەگەر نا ئێمە ئێستا التبيين النبوي ياخو التفسير النبوي للقرآن الكريم على بردست هذا بو كان أوایەتانی پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕوونی کردوونەوە بە ژمارەی پەنجەکانی هەردوو دەست یاخود شتێک زیاتر دەژمێردرێن بۆچ وە قورئان ڕۆشنە بەڵام بۆ ئەهلی خۆی دەبێ زمانی عەرەبی بزانێ کەواتە ئەو مشتومڕەی هەیە لە نێوانی ئەوانەدا کە سەرلێشێواون وەڵا ئێمە ئیکتیفا دەکەین بە قورئان و بەرامبەرەکانیشیان کە زۆر جار تێپەڕاندن و ئەوەی تێدا هەیە بەڵام لە ڕاستیدا هەر قورئان مولزەممان دەکا کە بە دوای پێغەمبەری خاتەم کەوین عليه الصلاة والسلام و هەرچی ئەو پێمان دەدات یعنی ئەمڕەن و نەهیەن پێ و پابەند بین هەر قورئان بۆ خۆیەوەمان پێ دەفەرمێ و هەر قورئان پێمان دەفەرمێ هەر کەسێ فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی بکە عليه الصلاة والسلام لەگەڵ ئەوانەدایە کە خوا چاکەی لەگەڵدا کردوون لە پێغەمبەران و سدیقان و شەهیدان و ساڵحان جاگەر بە دوا کەوتین خوای پەروەردگار فەرمانبەری خوا بەهۆی قورئانەوەیە ئەدی فەرمانبەری پێغەمبەر عليه الصلاة والسلام بەهۆی ڕێبازەکەیەوەیە و لە ڕاستیدا ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام بریتێ لە بەرجەستەکردنی قورئان لەسەر ئەرزی واقع لە ژیانی تاکی و خێزانی کۆمەڵاتی و سیاسی پێغەمبەری خاتەمدا عليه الصلاة والسلام خاڵی چوارەم هەر لە تەوەری یەکەم مامۆستایانی بەڕێز وحی و پەیامی خوا دوو پێکهاتەی سەرەکی هەن کە ئەم حەقیقەتە کە بریتین لە الهدى ودين الحق ئەم حەقیقەتە لە سێ شوێن لە قورئاندا هاتووە لە سوورەتی تەوبە لە ئاەتی ژمارە 33 لە سوورەتی فتح ئاەتی 28 لە سوورەتی صەف ئاەتی 9 هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق جاء لدو شوێنان دەفەرمێ ليظهره على الدين كله لە شوێنێک دەفەرمێ ولو كره المشركون خوا پێغەمبەری خۆی ناردووە عليه الصلاة والسلام بە هوداوە و بە دینی حەقیشەوە ئەو دووە دەبێت لێک جابن هودا بە تاک وەردەگیرێ مرۆڤەکان تاک تاک دەبێت خاوەنی هودا بن هودا لە بوونناسیدا خۆی دەنوێنێ کە مرۆڤ بزانێت ئەم گەردونە خاوەنی چێە ئەم گەردون لەکوێ ڕاهاتوو بۆ کوێ دەچێ سەر و خواری ئاسمان و زەوی و پاشان مرۆڤ مەحەلی لە ئیعرابدا چییە ژیانی دنیا چییە دواڕۆژ چییە ئەو پرسیارە وجودیانەی کە فەلسەفە زۆری خۆ ماندوو کردو وەڵامیان بداتەوە بەڵام خوای متعال بۆی خستوونە دووتوێی چەند ئاەتێکەوە ئەو هیدایەتەیە ئەو ڕێنماییەیە کە پێغەمبەری خاتەم هێناوێتی عليه الصلاة والسلام ئەوە بەشی یەکەم بەشی دووەمی ئەو هیدایەتە بریتێ لە ئیمان و عەقیدە ئەو کە ئینسان هەڵوێستی لە بەرامبەر خوادا سبحانه وتعالى لە بەرامبەر فریشتەکانی لە بەرامبەر کتێبەکانی پێغەمبەرانی ڕۆژی دوایی قەدەر چۆن بێ ئەوە پێنج پایە و شەش پایەکانی ئیمان بەشی دووهەمی وحی و پەیامی خوا بریتێ لە دین الحق دینی حەق کامەیە خۆی وشەی دین لە زمانی عەرەبیدا و لە بەکارهێنانی قورئاندا بەڵێ بە چەند واتاک بەکار هاتووە بەڵام لەم سیاقەدا و لە چەند سیاقێکدا بە معنای بەرنامەی ژیانە ئەم ئیسلامەی ئێمە ئەو وحی و پەیامەی خوا کە پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام بۆی بە میرات بەجێهێشتوین تەنیا هودا و هیدایەتێک نییە تاکەکان هەڵی بگرن کە بەداخەوە ئێستا زۆربەی مسلمانان هەروان نەکرد لە نێو میلەتی کورد لە نێو زۆربەی مسلمانانی دنیادا تەنیا هیدایەتەکەی لێماوەتەوە هیدایەتە تاچێکە دینێکی حەقیشە بەرنامەیەکی ڕاستیشە کە کاروباری تاکەکان خێزانەکان کۆمەڵگایەکان لە ڕووی ئابووری سیاسی کۆمەڵایەتی ڕێک دەخا دینی حەقەوەیە بۆچی خوای پەروەردگار لە باسی هیدایەتەکەدا نافەرمێ بۆی سەری بخا بەڵام دوایی لە باسی دینە حەقەکەدا دەفەرمێ چی ودين الحق ليظهره على الدين كله أو دين حق هاتوا همو دين كان همو برنامج كان بخاطر جر شيء خويه نفس ظلميان ليبكا بلام دبي دستي ديني حق دبي علم بيداغي ديني حق لسروا بتايبتين خلق مسلمان ده نبي سيكولاريزم وليبراليزم وسوسياليزم شروشالاتي دي كبي أولادي مسلمان بدواي كبي وبشيك لو أنا شخوان بميرات قري پیغمبر زان عليه الصلاة والسلام ريش خوان لمس كسان يقبنين كبري غيري پیغمبر يان دادا بر شون وادا به شون وادا به ادي كوا هدايتك كي پیغمبري خاتم هنايتي اي كوا دين حقيقي كي هنايتي كخوان لسيش وين على القرآن دادا فرمي ديني حقا برنامج راسته وبو اوشك بسر همو برنامج كان دا زال به بتايبد لني مسلمانان دا جا بمسر توریدو چی بکەین تاکو وەکو پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بچین شێوەی ئەو بکەین ئەمن
پێم وایە دەبێت سێ شتام بکەین مامۆستایانی بەڕێز تەمانەوەی دێڵێم هەمووی ئەوە بیرخستنەوەیە بۆ ئێوە و بەرچاوڕوونیە و من حقیقەت هەوڵیشم داوە بەغەیری ئاەت و حەدیث قسە نەکەم قسەی خۆم نییە چونکە دین ئەوەیە کە خوا و پێغەمبەری خوا فەرموویانە من پێم وایە ئێمە دەبێت سێ شتام بکەین یەکەم باش لە کتێبی خوا تێ بگەین و تێیدا پێ بگەین دووهەم موو بە موو بە دوای ڕێبازی پێغەمبەری خوا بکەوین سێهەم وریای کۆمەڵە شت بین کە 12 شتن من دوای بە کورتی دایان خەمەڕوو بێمە سەر خاڵی یەکەم چی بکەین تاوەکو پێغەمبەری خاتەم بچین عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم با لە کتێبی خوا تێ بگەین و تێیدا پێ بگەین مامۆستایان هەمووتان ئەهلی عیلم و دەزانن مامۆستایەتی واتە ئەهلی مینبەر و میحراب بوون بەبێ شارەزایی لە قورئان هیچ معنایەکی نییە هەڵبەتە الحەمدلله هەمووتان ئەهلی قورئانن بەڵام من ئەوە وەکو برایەکی دڵسۆزی خۆتان بیر خۆشمی دەخەمەوە بیر ئێوەشی دەخەمەوە بەڕاستی ئێمە بەڕاستی لەگەڵ قورئان باش کارلێکمان نەکردووە و باش لە خزمەتیدا نەبووین بۆچی ئەگەر تەماشای پێغەمبەری خاتەم کەین عەلەیهی سەڵات وەسەلام هەر هەموو ژیانی بریتێبە لە کارلێکردن لەگەڵ قورئاندا جارێ هەموو هەڵسو کەوتی ڕۆژەی بریتێبە لە قورئان شە دەفەرمێ وای کردووە و پاشان شەوێ هاوسەرە بەڕێزەکانی بەتایبەت دایکمان عایشە خوا لێی ڕازی بێ و ئەوانی دیکەوە هاوڵانی کە زۆر لێی نزیک بوون دەجێڕنەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە نوێژەکانی شەو ڕۆژیدا لە نوێژی بەیانیدا وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا لشو نوێژدا ومن الليل فتهجد به يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم بشەوەکەی بە زۆری هەر لە خزمەت قورئاندا بەسەر بردووە جا لەبەرەوەی شەوێ باش لە خزمەت کەلام وڵڵادا بووە ڕۆژێش باش توانیوێتی ڕەنێوی بێنێ و کاری پێ بکات ئەوەی کە خوا دەفەرمێت ئەوە من كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها بەڕاستی مامۆستایان ئێمە ئەم کیتاب وڵایە کە لە بەردەستماندا ئەم قورئانە مەزنە ئەگەر تەماشای پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام کە ئێمە پێمان خۆشە پێمان بڵێن میراتگر و جێگری ئەو ئینشاڵڵا هەویشین کەم و زۆر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ژیانەکەی هەموو بریتیە بۆ لە ژیان لەگەڵ قورئان با تەماشا بکەین خوای متعال چی دەفەرمێ لەبارەی قورئانەوە من چەند ئاەتێک دێنم یەکەم ئاەتی 15 و 16 سوورەی ئەلمائیدە مامۆستایان زۆر جێی سەرنجن کە دەفەرمێ قەد جاءەکم من الله نور وكتاب مبين يهدي به الله من اتبع رضوانه سبل السلام ويخرجهم من الظلمات إلى النور بإذنه ويهديهم إلى صراط مستقيم تەماشاهم بەرەکەتە بەدڵنیاییەوە لە خواوە بۆتان هاتووە لەکوێوە لە خواوە خاوەنی ئەم کەون و کائیناتە چیمان بۆ هاتووە نور ڕۆشنایی ڕووناچی وەکیتاب مبین کتێبێکی ڕۆشنکەرەوە و کتێبێکی ڕوون و ڕۆشن بۆچی هاتووە يهدي به الله من اتبع رضوانه سبل السلام خوا بەو کتێبە هەر کەسێک بە دوای ڕەزامەندی بکەوێ دەیخاتە سەر ڕاستەشەقامی سەلامەتی ويخرجهم من الظلمات إلى النور لە تاریکایەکان دەریان دێنێ بەرەو ڕۆشنایی تاریکای کوفر و شرک و ئیلحاد بەرەو ڕۆشنایی ئیمان و تەوحید و تەنیا خواپەرستی و لە تاریکای زوڵم و ستەم و بێدادی و چیناتی قوڕی پڕی بۆ ڕۆشنایی عەدالەت و تەبایی و پێکەوە ڕێکبوون و لە تاریکایی داڕوخانی ڕەوشت و قیەم و بەهاکان بەرەو ڕۆشنایی ڕەوشتی بەرز و جوان و لە تاریکایی پەرتەوازەیی و شیر و تر لێک دووسون بەرەو ڕۆشنایی وەحدەت و برایەتی و تەبایی و لە تاریکایی بوونە مڵۆزمی هەندێک لە نەتەوە و دەوڵەتان بەسەر هێندێکاندا وەکو ئێستا زلهێزان ئەمڕۆ بیستان کە ئیسرائیل دیسان غەزەی چۆن ساڕۆخ باران کردوتەوە ئەمریکا چ دەکا بە عالەمی ئیسلامی چۆن عیباد و بیلاد بەی خۆی دەزانێ ئەوە حاڵەتێکی زۆر نائاساییە ئەم کتاب وڵایە هاتووە خەڵک لەو تاریکایانە دەرێنێ بەرەو ڕۆشنایی تەبایی ڕێز لە یەکدی بگرین ئەوەی کە بە کوفرەوە ئەوەی بە ئیمانەوەی بەڵام پێکەوە
ڕێز لە یەکدی بگرین لەم سەرزەوێ تاقیکردنەوەی ژیانی دنیای خۆمان بدەین. ويهديهم إلى صراط مستقيم ورێنماییان دەکات بۆ ڕاستەڕێ ڕاستە شەقام. لە سوورەتی ئەززومەردا ئەم ئاەتە زۆر سەرنجی منی ڕاکێشاوە، ظاهیرەن بۆ مامۆستایانی بەڕێزیشمان هەروایە. ئاەتی ژمارە 23 لە سوورەتی ئەززومەر یەک ئاەتە خوا دە وەسفی قورئانی تێدا کردووە. الله نزل أحسن الحديث كتابا متشابها مثانية تقشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله ذلك هدى الله يهدي به من يشاء ومن يضلل الله فما له من هاد. ئەو ئاەتەکە دەیخوێنی و مامۆستایانی بەڕێز ئاوێنەیە کە لە بەرامبەری خۆتی ڕابگرە تێی دەگەی تۆ لە شوێی قورئانی، تێی دەگەی چەند لە قورئان بەهرەمەند بووی. دەفەرمێ خوا باشترین فەرمایشتی دابەزاندووە کتابا متشابها مثانية، کتێبێک کە ئاەتەکان و ڕاستیەکانی وێک دەچن دووبارە دەبنەوە. تقشعر منه جلود الذين يخشون ربهم، ئەوانەی هەیبەت و سامی پەروەردگاریان لە دڵدا هەیە پێستیان تەزووی پێدادێ، مشورکەی پێدادێ. ئیقشعرار یعنی مشورکە پێداهاتن. ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله، دوای وردە وردە دڵیان و پێستیشان نەرم دەبێ بۆ بەرەو یادی خوا. ئەوە و هیدایەتەی خوایە کە خەڵکی پێ ڕێنمایی دەکات. جا وەکو سەلەفی ساڵح ئێمە گوتویانە، یەکێک لە تابعین لە یەکێک لە ئەصحاب دەپرسێ، دەڵێت خوا بۆم باسکە هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە تۆ لەگەڵیان بووی چۆن بوون؟ دەڵێ وەڵاهی چۆن بوون کە قورئانیان دەخوێن فرمێسیان بە چاودا دەهات، مسوڕکەیان پێدا دەهات، دەگریان، هەنسکیان دەهات. یعنی ئێمە دەبێت تەماشا بکەین هیچ کاتێک مەرجنی هەموو کاتێک، بەڵام هەر جاروباریش مسوڕکە و تەزوومان بەدڵدا بێ، فەرمێسمان بە چاودا بێ لەگەڵ فەرمایشتی خوادا. لە سوورەتی ئیسرادا خوای تەعالە باز دەکات، دەفەرمێ یەبکون وەیەزیدهم خشوعا، دەگرین و خشوعیان زیاد دەکات هەتا لە قورئان دەبیستن یاخود دەخوێنن. وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. لسورة صاد آياتي بسنة خوای پروردگار ئاوا پێناسی قورئان دەکات، دەفەرمێ كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. ئەمە کتێبێکە دامان بەزاندووە پڕپیت و پێز و بەرهەمدارە بۆی لە ئاەتەکانی ورد بنەوە و بۆی خاوەن عەقڵان پەندی لێ وەربگرن. ئەم ئاەتەی سوورەتی الرعد ئاەتی ژمارە 13 ژمارە 31 کە دەفەرمێ ولو أن قرآنا سيرت به الجبال أو قطعت به الأرض أو كلم به الموتى بل لله الأمر جميعا أفلم ييأس الذين آمنوا أن لو يشاء الله لهدى الناس جميعا. ئەگە قورئانێک هەبوایە چیاکانی پێ ڕۆیەندرابان لا شوێندرابان لە شوێنی خۆیان، وەزەوی پێ بڕدرابایە، وە قسەی پێ لەگەڵ مردواندا کرابایە، ئەم قورئانە دەبوو. چکە جوابی لەو مەحذوفە. ئەگە قورئانێک هەبا ئەو شتانەی پێکرابان ئەم قورئانە دەبوو. مەبەستمەوەی کە کەواتە ئەم قورئانە بای ئەوەندەی کە دەهێنێ کە لە ڕاستیدا لە وجوددا هیچ شتێکی کە نێ بەقەدەر قورئان قیمەت و بەهای هەبێ. شایستەی ئەوە بێ کە ئینسان وەختی لەگەڵدا سەرف بکات. بای ئەوەندە کە دەهێنێ ژیانی لەگەڵدا بەرینە سەروە، لێی وردبینەوە، لێی بەهرەمەند بن و لێی تێبگەین و تێیدا پێ بگەین. بە ئاماژە بە چەند دەقەیەکی سنەتیش بکەم هەر لەبارەی قورئان. عن حذيفة رضي الله عنه قال فقلت يا رسول الله صلى الله عليه وسلم فما تأمرني إن أدركت ذلك؟ قال تعلم كتاب الله واعمل به فهو النجاة. أما أبو داود النسائي وحاكم بصحيح دانا وذهبيش موافقي بوه. أما لدرجة فرمايش تيكدا حذيفة كوري مال پیغمبر دا پرسي عليه الصلاة والسلام إما لتشوز إقدان دواس شيلي دا دواس شون دبي دوای لێ دەپرسێ دەڵێ ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بەو ڕۆژگارە گەیشتم چی بکەم؟ دەفەرمێ کتێبی خوا فێر بە وە کاری پێ بکە، ئەوە ڕێی دەرباز بوونە. ڕێی دەرباز بوون نییە لەو فیتنە و ئاژاوانەی کە دێن بەرەو ڕووتان دێن جگە لە کتاب الله. فەرمایشتێکی کە لە عەلیەوە خوا لێی ڕازی بێ. عن علي رضي الله عنه قال أما إني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إنها ستكون فتن. قلت فما المخرج منها يا رسول الله صلى الله عليه وسلم؟ قال
كتاب الله تعالى فيه خبر ما قبلكم ونبأ ما بعدكم وحكم ما بينكم هو الفصل ليس بالهزل أمش ترمذي ودارمي وغير أوان شناوي أنا جوێ لە پێغەمبەری خوا بۆ عەلەیهی سەڵات وەسەلام کە دەیفەرموو ئاژاوە و ئاشوب و تێکەڵ پێکەڵی دەبن لە دوایەدا دەڵێ گوتم ئەی پێغەمبەری خوا دەربازکەر لەو فیتنە و ئاژاوانە چییە؟ فەرمووی کتێبی خوای بەرز هەواڵی ئەوانی پێشووتانی تێدایە ئەوانەی داهاتان پێ ڕادەگەیەنێ حوکمی ئەوەی دەکەوێتە نێوانتانەوە دادوەری و ئەم قورئانەیە گلاکەرەوەیە وەگاڵتەی تێدا نییە فەرمایشتێکی دیکە کە هەموو فەرمایشتەکان زۆر جێ دڵخۆشین ئەمەیان بەتایبەت ئەبشروا فإن هذا القرآن طرفه بيد الله وطرفه بأيديكم فتمسكوا به فإنكم لن تهلكوا ولن تضلوا بعده أبدا الطبراني هناوتي وألباني بصحيح دانا ولا صحيح الجامع ده پیغمبر عليه الصلاة والسلام فرمي دڵخۆش بن ئەم قورئانە لایەکی بەدەستی خواوەیە و لایەکی بەدەستی ئێوەیە وەکو چۆن گوریسێک پەتی لایەکی بەدەست خواوە سەرێکی بەدەست ئێوەیە و دڵنیا بن هەتا دەستان پێوە بێت بە هیلاک ناچن و هەرگیز ئەگەر ئەهلی قورئان بن سەرتان لێ ناشێ و سەرگەردان نابن دوا فرموودە لەو بارەوە کە دەهێنین إن الله تعالى يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين رواه مسلم بەم کتێبە خوا کەسانێک بەرز دەکاتەوە کەسانێکیشی پێ نزم دەکاتەوە جا قورئان چۆن خەڵک نزم دەکاتەوە ئەوانەی دژایەتی قورئان دەکەن نزم دەبنەوە ئەوانەی پشت لە قورئان دەکەن نزم دەبنەوە والله لە دنیا و قیامەتدا نزم دەبنەوە سەرشۆڕی عیبداریان وە دەمێنێتەوە تەماشای مێژوو بکەن ئەبوو جەهل و نەضری کوڕی حارث و وەلیدی کوڕی مغیرە و چێ دژایەتی قورئانیان کرد چوونە کوێ ئەوانە زلەزلەکانی قوڕەیش بوون ڕەشوڕوتەکانی وەکو بیلال و سوهەیب و سەلمان و ئەبوو ذەڕ و ئەوانە ڕەشوڕوت بوون چوونە کوێ سەریان گەیشتە کەهکەشانی فەلەک ئەوانیش فڕێ دەران زەبەڵدانی مێژوو هەروایە ئێستاش هەروایە خاڵی دووهەم بەموو ڕێبازی پێغەمبەری خوا بگرین عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر دەمانەوێ وەکو پێغەمبەری خوا بچین یەکەم قورئان لە خزمەت قورئان دابین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر لە خزمەت قورئان دابووە باقیدی هەموو شتەکانی پێغەمبەر سونەتن ڕۆژێک گەنجێک پرسیاری لێم کە وتی مامۆستا گوتم بەڵێ وڵات تێبینێکم هەیە لەسەر وتاری تۆ وتم فەرموو ئیستفادەی لێ دەکەم ئینشاءڵڵا وڵات جەنابەت کە وتاری سیاسی دەدەی وتارەکە سیاسی نییە وتاری دینیە ئەمیشتم زەحمەت نەبێت دەتوانی پێناسەی وتاری سیاسی و دینی بۆ بکەی وتی بەڵێ وتم چییە وتی وتاری سیاسی ئەوەیە ئاەتی تێدا نەبێ و حەدیسی تێدا نەبێ وتمە دەی وتاری دینی وتی وتاری دینی ئەوەیە وایە وتم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سیاسی بۆ یان نا وتی بەڵێ وتارەکانی چۆن بوون وتی وەڵا جەناب باشتر دەزانی وتم وتارەکانی یا قورئان بووە ئەوی دیکەش هەمووی حەدیس بووە ئەمە جارجار بۆ تاموخوێیە ئاەت و حەدیسێکی دەخەینە گەڵێ بەڵام هی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام یا قورئان بوو یا سونەت بووە وتی وەڵا وایە وتم سیاسیش بوو وان نییە وتی بەڵێ وتم ئەوەی وایە لە تۆ حاڵی کردووە ئەوە عەلمانی ئەوانان کە دەیانەوێت دینی خوا ناو و بۆن و تام و ڕەنگ و دەنگی نەبێت لەو خەڵکدا ئەگەر نا ئێمە بە قورئانەوە بەشەرین ئێمە بە قورئانەوە موسڵمانین ئێمە بە فەرمایشتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام مسڵمانین جا موو بەموو بەڕێبازی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام پابەند بوون یعنی چی مامۆستا بەڕێزەکانم خۆ الحەمدولایە ئێمە لەسەر ڕێبازی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بەڵام من پێم وایە وەکو چۆن هەڵبەتە خۆ قسەکە بەگشتی دەکرێت ینی هەمانە زۆر باش لە خزمەت قورئاندایەوە هەیە کەمتر و بەڵام قسەکە بەگشتی دەکرێن بۆ خۆم لە خۆم بەگلەییم ئەمن پێم وایە کە لە خزمەت ڕێبازی پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات وسەلام موو بەموو پێوە پابەندبوونی زۆرتری دەوێت کە ئێمە چاکتر پێغەمبەری خوا بناسین و پێش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باشتر لە قورئان تێبگەین چونکە ئەو کتێب و بەرنامەی کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پێی بووە قورئان بووە باش دەبێت باش لە قورئان تێبگەین ئەم جا دوایە بزانین پێغەمبەریش چێ بووە عەلەیهی سەڵات وسەلام چی بووە چۆن بووە و بێنین دنیا بینی و بووناسیمان وەکو پێغەمبەر بێت ئیمان و عەقیدەمان وەکو هی ئەو بێت عیبادەتمان وەکو هی ئەو بێ
یعنی خۆ من لێرە ڕانەوەستاوم بۆی کە بە معنای کەلیمە من ئامۆژگانی ئەو مامۆستا بە ڕێزانە بکە هەندێکتان برا گەورەمانن لە من بەتەمەترن لە خزمەتتاندام بەڵام دەپرسم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژی سونەتی نەبوون بە نوێژی سونەتی نەبووە جگە لە بڵێن سونەنی ڕەواتی بوو وەتر و شەو نوێژیشی نەبووە با قورئان خوێنی زیادی نەبووە با ذیکری بەیانیان و ئێوارانی نەبووە با لە مناسەبەتەکاندا یادی خوای نەکردووە هەمیشە با ئێمەش دەبێت بزانین دەخوا لەکوێ ئەوەین هەڵبەتە ئەو یادی خوا کردن و ئەو قورئان خوێندن و ئەو شوێن نوێژکردن و ئەو تاعەت و عیبادەتە هەمووی نابێت تەنیا تەماشا ڕواڵەتەکەی بکەین یاخود تەماشای چەندێتەکەی بکەین تەماشای چۆنیەتەکەی بکەین ئەسحاب خوا لیان ڕازی بێ زۆر گرنگیان داوە بە ئەوەی ئێستا پێ دەڵێن کواڵێتی چۆنیەتی کەیفیەت نێوەڕۆک محتەوا زۆر گرنگیان پێداوە حەقیقەت ئەمن پێم وایە کە ئێمە وەکو مامۆستایان لە ڕووی ئیمان و عەقیدەوە زۆر جار ڕەنگە خەلەلمان هەبێ خەلەل مەسەلەن بەو واتایە کە خۆ تۆ ئیمان لە دڵدا نازانی ئەلئیمان سر و ئیسلام و عەلانیە بەڵام بەتوم کە من دەبینم کە مامۆستایەک ئەهلی مینبەر و میحرابێک لە بەرامبەر ترسێکدا تۆبە لە موسڵمانەتی دەکات لە بەرامبەر تەماعێکدا مەسلەکی خۆی لەبیر دەچێت چاواشە دەکرێت کڵاوی لەسەر دەندرێ دەڵم دیارە ئیمانەکەی محکەم نییە دەڵم دیارە عیبادەتەکەی باش نییە ئەگەر نا چۆن دەبێ و دەردەبچێت دیارە تەقواکەی وانێ باش بیپارێزێت و بیگرێتەوە و پاشان ئەم سێ ئیمان و عیبادەت و تەقوا دەبنەوەی ئەوە کە ئینسان هەم لە خزمەت خوادا بە فەضائیل بڕازێتەوە و لە ڕەذائیل پاک بێتەوە کە ئەهلی تەسەوف و تەزکیە دەڵێن و هەم لەگەڵ خەڵکی خوادا بە ڕەوشتە جوانەکان بڕازێتەوە بە ئاکارە پەسەندەکان بڕازێتەوە و لە خوو خدەی خراپ و ناشیرن و دزێ و بە دوور بێ عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێت چەند قسەیەکی جوان دەکات زۆر جار ئەو قسەیە دێنمەوە کە دەڵێ ئیسلام لە دوو کەلیمەدا خوڵاسە دەبێتەوە صدق مع الحق خلق مع الخلق ڕاستی لەگەڵ حەق لەگەڵ خوا و چاچی لەگەڵ خەڵکی خوا بێمە سەر خاڵی سێم و کۆتایی لە تەوەری دووەم مامۆستا بەڕێزەکانم وەکو لە سەرەتاوە عەرزم پێ کردن منێشێکم لە خۆتان و لە خزمەتتاندام بەڵام پێم وایە دەبێ ئێمە لەم شتانە کە باسییان دەکەم وریابین بۆ ئەوەی کە هەرچی زیاتر شایستەی ئەوە بین کە پێمان بگوترێ جێنشینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و شایستەی ئەو مینبەرە بین کە لەسەری دەوەستین و ئەو میحرابە بین کە تێدا ڕادەوەستین هەرچەندە دەشزانم ژمارەیەکیشتان لەو مامۆستانی سا لە خزمەتتاندام لەسەر میبەرەکان هێنراونە خوار و لە میحرابەکانیش خراونە دەر جا مامۆستایەکی خۆمان باسی کرد وتی لە ئەوقاف و تەلەفۆنیان بۆ کردم وتیانە تۆ لەمە دووە نوێژ ناکەی تەمان مەبەستیانەوە بناچی بۆ مزگەوتێ نوێژێ بکەی ئیمامەتی بکەی وتی منیش گوتم لەکوێ نوێژێ دەکەم لە ماڵەش هەر نەیکەم کییانوێ نانە لە ماڵە کەیفی خۆتە لە مزگەوتێ مەیکە تۆ خوای تەماشا بکەن هەر فەرمانگەیەک هەیە هەر دامەزراوەیەک هەیە دیفاع دەکا لە منتەسیبەکانی خۆی دیفاع دەکا لە ئەندامەکانی خۆی لەوانەیە ئینتیمان بۆی هەیە بۆ دامەزراوە بۆ دەستگایە عەجایبە کە تۆ وەزارەتی ئەوقاف یا ئەو دامەزراوانەی دیکە دیفاع نەکە لە ئەندامەکانی خۆی ئەو خەڵکە بە چی ماوەتەوە ئەو خەڵکە بۆ مامۆستایانەوە ماوەتەوە ئەگەر هەمووی دەبێتە نێرگە لە کێش و تریاکێش و مەشروع خۆر و فاسید و قاتیل و زانی هەمووی دەبێ هەموو دام و دەستگای مخابەراتی و ئەمن و ئاسایش و پۆلیسی ئەم وڵاتە خەریکی چارەسەری و کێشە گرفتانەی بێکە و گەنجانە پەیدای دەکەن کە لە مزگەوت دوور دەخرێن لە ماڵی خوا دوور دەخرێنەوە تووشی باڕومەیخانە و تووشی نێرگە لە کێشان و کافتریا و شوێنی خراپیان دەکەن چۆن دەبێ مامۆستایەک لەسەر مینبەر و میحرابەکەی بێندرێتە خوار بۆ چوار قسەی حەقی کردووە ئەی مامۆستا بۆیە نییە کە قسەی حەق بکات خوا بە لوتف و کەڕەمی خۆی لێی دەپاڕێنەوە بەناوە هەرە چاکەکانی بە سیفەتە هەرە بەرزەکانی کە یارمەتی هەموو لایەکماندا زیاتر لە قورئان تێبگەین و زیاتر بە ڕێوشوێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پابەند بین و زیاتر بە ڕەوشتە بەرزەکان خۆ بڕازێنینەوە خۆمان لە سیفەتە خراپەکان بژارکەین بۆی شایستەی مینبەر و میحرابی پێغەمبەر بین عەلەیهی سەڵات وسەلام
أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والحمد لله رب العالمين.